ئاو بینوسیت بايس تي هەڵکێش خوێندکارانی خۆشەویست هاتمە وڵاتان بۆ ڕوونکردنەوەی بابەتە ڕاوەندبێژیەکانی وەرزی دووهەم. بابەتێکی ڕاوەندبێژی کە لە وەرزی دووەمە هەمانە جوانی بایسە. جوانی بایس. جوانی بایس. ئاگاتە لەبێ جوانی بایس، نە پاییزە نە باییزە. جوانی بایس. یعنی جوانی قسە، جوانی تعبیر، جوانی دەربڕین. خوێندکاری خۆشەویست، جوانی بایس لە زیاتر لە دیاردە سروشتیەکانە ڕوودەدات. زیاتر لە دیاردە سروشتیەکانە ڕوودەدات. خۆمان ئەزانین هەموو دیاردەیەکی سروشتی مەبەستمان دیاردەیەکی خوایی یان خواکردی هۆیەکی سروشتی خوایی خۆی هەیە. بەڵام شاعیر دێت ئەم هۆیە ڕاستەقینەیە، ئەم هۆیە خواییە لا ئەبات، فەرامۆشی ئەکات. شاعیر خۆی هۆیەکی بۆێنێتەوە. هۆکەی شاعیر ڕاست نییە، ڕاست نییە. بە کورتەکەی بڵێن درۆیە، بەس درۆیەکی جوانە. ئەم درۆ جوانە پێی دەوتێت جوانی بایس. کاتە جوانی بایس چییە؟ ئەڵێن ئەوەیە کە دیاردەیەک هۆی دروست و ڕاستەقینەی خۆی هەبێت، بەڵام ئەم هۆیە بخرێتە لاوە. بۆ جوانکردن و ڕازاندنەوەی شیعرەکە هۆیەکی تری هونەرمەندانی بۆ بهێنرێتەوە کە زۆر دوور بێت لە هۆی دروست و ڕاستەقینەکەی خۆی. کاتەها جوانی بایس ئەڵێن ئەوەیە کە دیاردەیەک هۆی دروست و ڕاستەقینەی خۆی هەبێت، خۆی هەبێت، بەڵام ئەم هۆیە بخرێتە لاوە. بۆ جوانکردن و ڕازاندنەوەی هۆنراوەکە هۆیەکی تری هونەرمەندانەی بۆ بهێنرێتەوە کە زۆر دوور بێت لە هۆیە دروست و ڕاستەقینەکەی خۆی. بۆ نمونە شاعیر دەڵێ خوێنی پاچی لاوی کوردانە ڕژاوە کێ و کەش، بۆیە ئێستاکەوا سوورە ڕەنگی گوڵناری هەیە. سێم قسەیەکە ئەڵێ خوێنی پاچی لاوی کوردانە ڕژاوە کێ و کەش، بۆیە ئێستاکە وا سوورە ڕەنگی گوڵناری هەیە. تەمان گوڵنار یعنی گوڵی هەنار، گوڵی هەنار. خۆی لێردا قسەکە لەسەر گوڵی هەنار نییە، مەسەلەکە لەسەر گوڵاڵە سوورەیە. گوڵاڵە سوورە هەموو ئەزانین گوڵاڵە سوورە ڕەنگی پەڕەکانی سوورە. گوڵاڵە سوورە بۆ پێی دەوتێت گوڵاڵە سوورە لەبەرەوەی ڕەنگی پەڕەکانی سوورە. دەوەرە خۆی گوڵاڵە سوورە هۆیەکی خوایی خۆی هەیە، هۆیەکی سروشتی خۆی هەیە کە خوای گەورە ئەم گوڵاڵەی وا دروست کردووە کە ڕەنگی پەڕەکانی سوور بێ. بەس شاعیر هاتووە ئەم دیاردەیە، دیاردەی سووری گوڵاڵە هۆیە سروشتەکەی خوایەکەی فەرامەش کرۆ لای بردووە، خۆی هۆیەکی بۆ هێناوەتەوە.
هۆکەی خۆی چییە؟ ئەڵێ چی؟ ئەڵێ گوڵاڵە سوورە بۆیە ڕەنگی سوور بووە، بۆیە گوڵاڵە سوورە ڕەنگی وەکو گوڵی هەناری لێ هاتووە، لەبەر چی؟ لەبەرەوەی ئەوەندە خوێنی لاوی کورد لەو شاخ و کێوە ڕژاوە، لەبەرەوەی گوڵاڵە سوورەش بە خوێن ئاودراوە، بۆیە گوڵاڵە سوورە ڕەنگی سوور بووە. ئەڵێ لەبەرەوەی خوێن سوورە، لەبەرەوەی گوڵاڵە سوورە بە خوێن ئاودراوە، بۆیە گوڵاڵە سوورە ڕەنگی سوور بووە. شتی وا هەیە خوێنکاری خۆشەویست گوڵاڵە سوورە ڕەنگی پەڕەکانی سوور بووبێ لەبەرەوەی بە خوێنی شەید ئاودراوە خوێن سوورە ئەمیشی سوور کردووە؟ نەخێر، ڕاست نییە، بەڵام شتێکی جوانە. ئەم هۆیە ناڕاستەقینەیە کە دراوەتە پاڵ هۆیە سروشتەکە، ئەمە جوانی بایسەکە دروستەکات، کەواتە ئەمە ئەتوانی بڵێ جوانی بایسە. جوانی بایسە. خوێنکاری خۆشەویست ئاگامان لێبێ جوانی بایس لە وشەیەکە یان لە دوو شەیە لە شێعرەکەیە دروست نابێت، لە کۆی واتای شێعرەکەیە دروستە بێت، لە کۆی واتای شێعرەکەیە دروستە بێت. نمونەیەکی تر هەشتەکان وتمان زیاتر لەسەر شتی سروشتە. ئەڵێ چی؟ ئەڵێ پەڵەی گوڵاڵە لە ترسی چنوور ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە. ئەڵێ پەڵەی گوڵاڵە لە ترسی چنوور ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە. سیکە طبعا دیسان مەبەستی هەر گوڵاڵە سوورەیە، کەڵێ پەڵەی گوڵاڵە بەسی گوڵاڵە سوورەیە. وەکوتمان هەموو ئەزانین کە گوڵاڵە سوورە ڕەنگی پەڕەکانی سوورە. ئەنجا لە ناو گوڵاڵە سوورەکەیە پەڵەیەکی شتێکی ڕەشی قەترانی تایە، پەڵەیەکی ڕەشی قەترانی تایە. چۆن سەیریکە لە ڕێی ڕەسمێکەوە تێوگەێنم. طبعا گوڵاڵە سوورە عادەتەن تۆزێ باڵای کورتە. ئەمە گوڵاڵە سوورەیە، گوڵاڵە سوورە. وتشمان گوڵاڵە سوورە پەڵەیەکی ڕەش لە ناو گوڵاڵە سوورەکەیە هەیە. ئاوە باشە. ئەنجاڵە گوڵی چنوور. گوڵی چنوور چییە؟ ئەو گوڵەیە کە لە بەهارانە ئەچین بۆ سەیران دەشتەکان زەر دەکاتەوە. ئەمە گوڵی چنوورە. جا گوڵی چنوور عادەتەن باڵای بەرزترە لە گوڵاڵە سوورەکە. ئەنجا کە ئەم دوو گوڵە ئاوا کەوتونەتە تەنژیەکە و شاعیر بینیویتی ئیلهامی شیعری خۆی بۆ هاتووە، ئیلهامی شیعری خۆی بۆ هاتووە. خۆی ئەم پەڵەیە کە لە ناو گوڵاڵە سوورەکە هۆیەکی سروشتی خوایی خۆی هەیە کە ئەو پەڵەیە لەوایە ڕەشە. ئەم پەڵەیە ڕەشە لێرەدا هەیە، خوای گەورە خۆی وایدانا ئەو پەڵەیە لە ناو گوڵاڵە سوورەکەیە. بەس شاعیر ئەم هۆیە سروشتی خوایی فەرامۆش کردووە، خۆی هۆیەکی بۆی ناوەتەوە. ئەزانی ئەڵێ گوڵاڵە سوورە بۆچی ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە؟ ئەڵێ ئەوە لە ترسی گوڵی چنوورە، لەبەرەوەی گوڵی چنوور باڵای بەرزترە، ئەڕوانێ بەسەر گوڵاڵە سوورەکەیە. گوڵاڵە سوورەکە هینا گوڵی چنوورەکە ناوجەرگی گوڵاڵە سوورەکە بینێ، لەبەر ئەوەی کە ئەڵێ گوڵی چنوور چاودێری گوڵاڵە سوورەکەکە، بۆیە گوڵاڵە سوورەش لە تاوە ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە. سەیریکە نمونەیەکی بەسیطی بۆ بێنمەوە. ئەزانی وەکو چی وایە؟ وەکوایە دوو ماڵ بەرامبەر یەک بن، ماڵێکیان یەک قاتە، ماڵێکیان سێ قاتە. ماڵە سێ قاتەکە کە یەکیان نەچنە سەربان، لە خۆ ماڵە یەک قاتەکە پێیان ناخۆشە، وازانن کە چوونە سەربان چاودێری ئەمانەکەن، چاودێری ماڵی قاتەکەکەن. ماڵی قاتەکەڵێەوەی ئەم ماڵە ناوجەرگیان خواردووی، ناوجەرگیان ڕەشکردوونەتەوە. لێرەشان شاعیر بە هەمان شێوەیە ئەڵێ گوڵاڵە سوورە بووە ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە، ئەوە لە داخی گوڵی چنوورە. لەبەرەوەی گوڵی چنوور باڵای بەرزترە، ئەڕوانێ بە ناو گوڵاڵە سوورەکەیە، کەواتە ناوجەرگی گوڵاڵە سوورەکەش لەبەرەوەی گوڵی چنوور چاودێری گوڵاڵە سوورەکەکە، ئەڵێ بۆیە ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوە. باشە خوێنکاری خۆشەویستی وا هەیە ناو گوڵاڵە سوورەکە یان ناوجەرگی گوڵاڵە سوورەکە لە داخی گوڵی چنوور ناوجەرگی سوتا و ڕەش هەڵگەڕاوێتەوە؟ نەخێشتیوانە، بەس ئەمە ڕاست نییە. کەواتە ئەم هۆیە ناسروشتیە کە دراوەتە پاڵ، ئەم هۆیە ڕاستە دراوەتە پاڵ دیاردە سروشتیەکە، هۆیەکی ناڕاستەقینێ، بۆیە ئەمە لێرەدا جوانی بایسەکە دروستەکە. یان هەر لەسەر سروشتە، هەر لەسەر گوڵاڵە و ئەم شتانەیە ئەڵێ لە لێوار حەوزە گوڵاڵە و بەیبوون ساوان ئەلەرزن لە تاو نقوم بوون. ئەڵێ لە لێوار حەوزە گوڵاڵە و بەیبوون
ساوان الارزن لتاو نقوم بون. سيركا لبهاران كباران زياد زور أباريت أم باران بشينا برزايا كان يتخواروا السدش تكانوا عادة أو شوناني كنزمة لو شوناني كنزمة حوزي أو دروس بيت حوزي أو دروس بيت أما حوزي أو دروس بيت انجعل الليواري أم حوزاني على قراغي حوزة كان قول بهاري كان وكو قولي تنورو بيبونو قول على السورة وأمانة أرويت جاء أم قرآن خوان عادة يعني ويا قد كان يعني الناس كا فوي كان ليبكا قول كان أشكينا جارب ونا حوزك جارب دروي حوزك تجاي أوي كباغ ليان بات كباك ليان آيات أم قرآن على رينته وجارب ونا حوزك جارب ودروي حوزك شاعر كأم ديماني بواتوا أم ديماني دينيو إلهامي شعري بواتوا عليه شيء عليه خوي لرينوو خوي لرينوو لرزيني قولكاني باكيا بلا مالي نخير او قولانا بوي على رنوا بوي هلا لرزن الله لبري تمنيان بتشوك ساوان هلا لرزن لترسيشي نقومبون بنا اوكا قولكان يعني الله اگر اما لقراغي ام اويا بن استنا توزي كتير امر ناس في اكين اوكو خنشين باشا كان كاري خوش اشتوا هي ام قولانا بلرنوا لبرشي لترسي اويكا نقمي أوكا أبو وخنشن نخي راسنية كواتا أم ناراستا هوي ناراستا جواني بايسكا درسكا بويالين أم ديارة هنداوية بر جواني بايس أكبه يان عليه چي عليه شمال لترسي شني نسي سخت پناي مباسكو پيدشتناوا شمال لترسي شني نسي سخت پناي بو باسكو پيدشت هناوا شمال يعني چي؟ شمال يعني شنبا يعني هواي فينكو لسرخو باشا اي شني نسي يعني سارد هاوي نسرم هواي ساردو شدار ام هوا ساردو شدار لشو هي شوينه سختكان يعني مسمان سرتشيا كان الريا هواي ساردو شدار بناي يعني هاتوا باسك يعني شوينكي كم يكبر زقرت بيدشت يعني دشت سير كان خين كاري خوشوز اما دو ديار دي سرشتي من هي يكم يعني ديار دي الشمال عادة لدشتكانا يعني لتختايكانا دركويت اگر هاوين بيت اوارينكي هاوين كشمال هلكا اگر لشونكي تختايا بيان لسر جادك بي شمالك اللي دياو فين كدكاته وزور خوشا بلام اگر تو بچيته پنا ديواري كواني شمال ناسته پنا ديوار واني پنا ديوار ناغريت وانيو لشوني تختا دركويت باشا اما هو يكم يعني برين ديار دي يكم يعني دركوتني شمال تختايكانا ديار دي دواميان چيا هواي سارد الشيدارة كلا سرت شيا كان هي تادرنغاني شي بحر لحندي شاخي برس بفر امينه تواني جاء اگرتو بچ دلاي بفركوا هواي شي سارد الشيدار هي يني چیه ام هوا سارد شدارینی بفرکه کاتویتوا بشکی با آوی کی سازگار لجوی بفرکه دروانه بشکی شی توانه وکا استحال مکوانه و هوا کوانه و هوا کا ساردکات سیرکا ام دو دیار دی شاعر چی لکردوا شمال لدشتا درکه وتمالت اختایا هوای سارد و شداری بفرتواغش معنی لسر شاخکا هاتو چی لکردوا شاعر تقلای کردوا علی شمال بوی هاتو لدشتکانا لبرزایکانا درکویت اول ترسی هواي بفرتواوكيا علي اگر شمال بچت سر شاخكان هواي بفرتواوكا شمالك لناو اباو شمالك اكوجيت يعني شمالك نايله تخواغري شكسور مزاني اكوجيت توشونا نخير كاتر الشمال لترسي هواي بفرتواوكيا بوي هاتو لدشتكان دركه اشتوا هي الشمال لترسي هواي بفرتواوكا بيت لدشتكان دركه نخير
خوای گەورە خۆی وای داناوە شەماڵ لە تەختایەکانە دەرەکەوێت نەک لە بەرزایی و شاخەکاندا کەواتە بۆیە ئەمە ڕاست نییە ئەم پێی دەوتێت جوانی باعث. نمونەیەکی ترمان هەیە ئینی مەموزینی خانیە مەموزینی خانی ئەڵێ چی؟ ئەڵێ نارنج و تورنج شوبحی زینێ زەربوویە لە عیلەتا ئەڤینێ. سێم قسەیە ئەڵێ نارنج و تورنج شوبحی زینێ زەربوویە لە عیلەتا ئەڤینێ. زەربوویە لە عیلەتا ئەڤینێ. طبعا نارنج و تورنج ئەمە دوو جۆری میوەن بەڵام ئەمە دوو جۆری میوەن. ئیتر نارنج خۆمان زانین ڕەنگی پرتەقاڵیە، تورنج جۆرێکی میوەیە هەرزانین ڕەنگی پرتەقاڵێ، بەس ئەحمەدی خانی وای داناوە ئەم نارنج و تورنجە دوو میوەی ڕەنگ زەردن، دوو میوەی ڕەنگ زەردن، یعنی وەک وایە دوو داربن ئاوا دوو داربن لە تەنیژیەکەوە ئەمە نارنج ئەمە تورنج. باشە بەس ئەم وەکو شوبهاندێتی بە کوڕوکچێک خۆشەویستی هەبێت لە نێوان ئەم دوو کوڕوکچەیە بە دوودارەکە. باشە وەکو پێم وتیت خۆیان لە ئەسڵا نارنج تورنج ڕەنگیان پرتەقاڵێ بەڵام نازانم بۆچی بە ڕەنگ زەرد شوبهاندێتی ئەحمەدی خانی وای دابنێ پرتەقاڵیش یعنی زەرد وای دابنێ، شوبهی یعنی وەکو نارنج ئەمە هەر نارنجە، تورنجیش وەکو بڵێ چی پرتەقاڵ یان لیمۆ ئەمە هەر تورنجە. شوبهی یعنی وەکو، زین بەبەستی یاری مەمە، یاری مەم و زین. زەر بوویە، زەر یعنی زەرد، بوویە یعنی بووە، لە عیلەتە یعنی لەبەر دەردی ئەڤینێ خۆشەویستی. وەکو پێم وتن خۆی نارنج تورنج دوو میوەی ڕەنگ زەردن خوای گەورە دوای دایناوە کە ڕەنگیان زەردە. بەڵام هاتووە ئەحمەدی خان لێرەدا هۆی ڕەنگ زەردەی نارنج تورنجی بۆچی بردوێتەوانێ؟ ئەڵێ نارنج تورنج بۆیە ڕەنگیان زەرد بووە وەکو مەموزینیان لێ هاتووە ئەوە لەبەر ئەو دەردی خۆشەویستیە کە لە نێوانە، یعنی نارنج تورنج لەبەر خۆشەویستیەکەی کە لە نێوانیانەیە وەکو مەموزین ڕەنگیان زەرد بووە. وابزانم کەس لەبەر خۆشەویستی ڕەنگی زەرد نابێت. کەواتە لێرەدا ئاگامان لەبێ ئەمە شتێکی ڕاست نییە، درۆیە. ئەم درۆیش پێ دەوتێت جوانی باعث. دەزانی وەکو وای خوێن کاری خۆشەویست وەکو وایە بڵێم سێو لە ترسی چەقۆ ڕەنگی زەرد هەڵگەڕاوە. نەخێر سێو خۆی هەر ڕەنگی زەردە، نەک لە ترسی چەقۆ ڕەنگی زەرد هەڵگەڕێ. کەواتە ئەمیش لێرەدا نارنج تورنج خۆیان ڕەنگ زەردن نەک لەبەر خۆشەویستەکەی نێوانیان. کەواتە ئەمە ڕاست نییە، ئەمە پێی دەوترێت جوانی باعث. شێعرێکی تری نالیمان هەیە، شێعرێکی بەناوبانگ، ئەڵێ چی لە یەکێ لە دێڕەکانە ئەڵێ لە خەوفی تەڵعەتی ڕۆژ هەر وەکو شێت بە ڕووزەردی هەڵهات و کەوتە کێوان. لە خەوفی تەڵعەتی ڕۆژ هەر وەکو شێت بە ڕووزەردی هەڵهات و کەوتە کێوان. باش خەوف یعنی ترسی، تەڵعەت یعنی دەرکەوتنی. ئەنجا ڕۆژ مەبەستی خۆرە، شێت ئەوەیە کە ئێمە مەجنونشمان هەبوو. هاوتمان لە وەرزیەکەمان لە لێک شواندنە مەجنون مەبەستمان یاری لەیلا، یاری لەیلیش مەجنون لە قەبی شێتی بۆچی وەرگرت مەجنون؟ چونکە لە داخی لەیل ڕووی کردە شاخ و چێ و دەشت و سەحرا. سیرکە لێرەدا ئێمە لەم شعرەدا لە خەوفی تەڵعەتی ڕۆژ هەر وەکو شێت بە ڕووزەردی هەڵات و کەوتە کێوان دیاردەیەکی سروشتی خوایمان هەیە کە خۆر لە خۆر هەڵاتەوە و لێوە هەڵدێت. باشە ئەنجا خۆر خۆی ڕەنگی زەردە، ئەنجا ئەم خۆرە بە حسابی ئێمە ئەچتە ئاسمان و بەسەر شاخ و کێوەکانە ئەڕوا و ئێوارە لەو دوو شاخەکەوە ونە بێ و ئاوا بێت. باش ڕەنگ زەردی خۆر سیرکە وەچوونە ئاسمانی خۆر و بە حسابی ئێمە ئاوابوونی خۆر دیاردەیەکی سروشتیە خوای گەورە خۆی وای داناوە ڕەنگی زەرد بێ. بەڵام شاعر چ هۆی کێناوەتەوە بۆم ڕەنگ زەردی خۆر؟ ئەڵێ خۆر کە لێوە دەرکەوت
بەرامبەر خۆر کێ دەرکەوت یارەکەم دەرکەوت ئەڵێ کە خۆر یارەکەمی بینی کە خۆر یارەکەمی بینی کە خۆر زانی لە جوانیدا ناگاتەوە بە جوانی یارەکەم یعنی یارەکە حەبیبەکەی نالی جوانترە لە خۆر ئەڵێ کە خۆر زانی لە جوانیدا ناگاتەوە بە جوانی یارەکەم ڕەنگی زەرد بوو وتما خۆی ڕەنگی زەردە بەس هۆی ڕەنگ زەردەکەی بۆچی بڕێتەوە لەبەر لە جوانیدا نەگەشتەوە بە جوانی حەبیبەکەم ئەوە ڕەنگی زەرد بوو هەڵهات یعنی ڕای کرد وەکو شێت یا شاخ و کێوەکان و ئاو بوو وتشمان مەجنون کاتی خۆی کە شێت بووە یایەتە شاخ و کێوەکان لێرە شاخ خۆر وەکو مەجنون یایەتە شاخ و کێوەکان و ئاو بوو کەواتەمە ڕاز نییە خۆر خۆی خوای گەورەوەی داناوە ڕەنگی زەرد بێت نەک لەبەر ئەوەی کە لە جوانیدا نەگەشتەوە بە جوانی حەبیبەکەی نالی کەواتەمە ڕاز نییە ئەمە پێی دەوترێت جوانی باعث جان خوێنکاری خۆشەویست ئاگامان لێبێ لێرەدا لەم دوو دەر شعرەدا نارنج و توری شوبهی زینێ لەگەڵ لە خەوفی تەڵعەتی ڕۆژ هەرۆکو شێت لێک چواندنیشی تایە لێرەدا نارنج و ترنج بەیەکەوە لێچوون چێنراون بە زین لەو چووە کاتە جگەل لە جوانی باعثەکە لێک چواندنیشی تایە لێک چواندن لێرەداڵێ ڕۆژ هەروەکو شێت ڕۆژ لێچووە شێت لەو چووە هەروەکو ئەوزارە کەواتە کە لێچوو لەو چوو هەبێ کەواتە بەر بابەتی لێک چواندنیش ئەکەوێت دوانمونە بۆ جوانی باعث ئەڵێ مانگی بەجێماو لە سەفەری شەو زەردە لە ترسی قاسپە قاسپی کەو مانگی بەجێماو لە سەفەری شەو زەردە لە ترسی قاسپی کەو طبعا کاڵێ مانگی بەجێماو لە سەفەری شەو مەبەستی مانگی مونە مانگ ئەگەر متابعەت کردبێ بە حەیاتی لێ قەبارێ نایبینی وەقەتیش لێ کاتە هەڵ نایە ڕۆژ بە ڕۆژ لە سەرەتاوانەیە زیاد ئەکات مەبەستم ئەوەیە قەبارەکەی زیاد ئەکات تا چواردەی مانگ شەو بە شەو قەبارەکەی زیاد ئەکا و شەو بە شەویش لە سەفەرەکەیە دواکەوێت لە سەفەرەکەیە یعنی درەنگتر هەڵدێت جا کە ئەم مانگ ئەچتە دوای مانگی چواردەوانێ و ئیتر بەرەو کۆتایی مانگ ڕۆین شەو بە شەو لە سەفەرەکەی دواکەوێت وای لێت زۆرجار لەگەڵ بانگی بەیانی یان لە دوای بانگی بەیانی هەڵدێت کە ئاوا تۆزێک مێنێتەوانێ ئەنجا ئەم مانگە ڕەنگی زەردە بە حسابی شاعیر ڕەنگی زەردە مانگ ڕەنگی زەرد ئەبێت باشە لەو کاتەیە لە دوای بانگی بەیانیەوە مانگ ڕەنگی زەردە ئەنجا ئێمەش ئەزانین کە لە دوای بانگی بەیانیەوە باڵندە و تەیر و ئەمانە لە هێلانەکانیان ئەچنە دەرەوانەیە نە دەرەوانێ و بە دوای خۆراکی خۆ و ئیشی ڕۆژانەیان ئەگەڕێن ئەنجا لەو کاتەیە لە دوای بانگی بەیانی کە مانگ بە ئاسمانەوە ڕەنگی زەردە کەو ئەخوێنێت کەو قاسپە قاسپەکە کە ئەم کاوانە قاسپەکە شاعیر کە مانگی بینیوە بە ئاسمانەوە ڕەنگی زەردە و قاسپەی کەوەکانیشی گوێ لێ بووە هاتووە چی کردووە ئەڵێ مانگ بووە بەو ئاسمانەوە ڕەنگی زەرد بووە ئەوە لە ترسی قاسپی کەی بەیانیانە باشە شتیوا هەیە مانگ ڕەنگی زەرد بێ لەبەر قاسپی کەو نەخێر شتیوان نییە مەڕاز نییە کەواتە ئەم شتە ناڕاستە پێی دەوتێت جوانی باعث زایدەن ئاگامان لێ خوێنکاری خۆشەویست شتێکی تریشی تایە بۆ احتیاط ئەبێ بیزانی شەوکە و ڕەگەزدۆزیشی تایە ئەمە لێرەدا شێ ئەمە لێرەدا کێر کەواتە ئاگامان لێبێ ڕەگەزدۆزی ناتەواویشی تێدایە ئەمە هونەری جوانی باعث یەکەم هونەری وەرزی دووەم ئێستا ئەچینە سەر هونەرێکی تر دژیەک
ئەچینە سەر هونەری دووەمیان دژیەک. دژیەک خوێندکاری خۆشەویست ئاگا لێ بێ بە دوژمنیەک تێ نەگەیت. وابزانی ئەگەر کورد و عەرەب لە دێڕە شیعرێکا بوو لەبەرەوەی کورد و عەرەب ئەمڕۆ تۆزێ ڕقیان لەیەکە دوژمنی یەکن بڵێ وەڵا کورد و عەرەب دژیەک دروست دەکات. نەخێر، دژیەک مەبەستمان واتای پێچەوانەی یەکە. لە ئینگلیزیشا عەکسمان هەیە، ڕایت لێفت های لۆ بیگ سمۆڵ. کاتە دژیەک مەبەستمان واتای پێچەوانەی یەکە. کاتە دژیەک چییە؟ دژیەک ئەڵین ئەوەیە کە دووشە هەبن لە واتادا دژ و پێچەوانی یەک بن. دژیەک ئەڵین ئەوەیە کە دوو وشە هەبن لە واتادا دژ و پێچەوانەی یەک بن. دژ و پێچەوانەی یەک بن. بۆ نمونە ئەڵێم چی؟ ئەگەر دۆستم ئەگەر دوژمن بزانم ئەوەندەم تێ بگێنە کامەیانم. ئەڵێم ئەگەر دۆستم ئەگەر دوژمن بزانم ئەوەندەم تێگەێنە کامەیانم. هەردوو شەی دۆست و دوژمنمان هەیە. ئەمە دۆست، ئەمە دوژمن. دۆست و دوژمن. ئەڵێن ئەم دوو شەیە مادەم لە واتادا دژ و پێچەوانی یەکن دژیەکە. جاها خوێندکاری خۆشەویست دژیەکی زۆری هەیە. ئێستا جۆرەکان چی بە پێ بڵێن؟ نمونەیەک تر ئەڵێم ئەوەی کە ڕزقی مقەڕەرە بۆ خۆی دێ 100 دەفع بخوازەیان نەخوازێ. ئەوەی کە ڕزقی مقەڕەرە بۆ خۆی دێ 100 دەفع بخوازێ یا نەخوازێ. سێکە فکری ئەم شعرە لە قورئانی پیرۆزە وەرگیراوە. خوای گەورە لە قورئانە ئەڵێ هەر کەسێک بێتە ئەم دنیایەوە ئێمە ڕزقی خۆمان بۆ داناوە و ڕزقی خۆمان بۆ دیاری کردووە. فکری شعرەکەش لەوە هاتووە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوەی کە ڕزقی مقەڕەرە بۆ خۆی دێ، یعنی ئەوەی کە ڕزقی بۆ دیاری کراوە، ڕزقی خۆی بە ناوچەوانی خۆیەتی و ئەو ڕزقە بۆ خۆی دێ. ئیتر ئەم کەسە 100 جار بیەوێ یان نەوێ داوای بکات یان داوای نەکات، کاتە لێردا دژیەکە لە بخوازێ نەخوازیایە. ئەمە بخوازێ نەخوازێ. بخوازێ نەخوازێ، یعنی بیەوێ نەوێ. کاتە ئەم دووشێ مادەم لە واتادا دژ و پێچەوانەی یەکن کاتە دژیەکە. ئێستا جۆری دژیەکانە پێڵێم. باشە خوێندکاری خۆشەویست، من دوو دێڕ شعرم بۆ ناویتەوە لە هەردوو دێڕ شعرەکەیە وەکو یەک دژیەکە دروست بووە. نەخێر، سەیرەکەین لەمایانە بەهۆی نیشانەیەکی نەفیەوە دژیەک دروست بووە، کەس ئەوەیان نیشانەی نەفیتیان نییە. ئەمەیان هەردوو شەکە لە یەک سەرچاوە هاتوون، لە خواستنەوە بەس ئەمەیان هەرەکەیان لە ڕەگەزێکی جیاواز هەین، لە سەرچاوەیەکی جیاوازەوە هاتوون. کاتە ئالەمەوە ئەڵێن دژیەک دوو جۆرە، دژیەکی ئەرێ و دژیەکی نەرێ. کاتە ئاڵێن دژیەک دوو جۆرە. یەکەمیان دژیەکی ئەرێ، دووەمیشیان دژیەکی نەرێ. دژیەکی ئەرێ، دژیەکی نەرێ. با لە یەکەمەوە دەست پێ بکەین دژیەکی ئەرێ. دژیەکی ئەرێ چییە؟ ئەڵێن ئەوەیە کە ئەو شانەی دژیەک دروست ئەکەن هەر یەکەیان لە ڕەگەزێکی سەربەخۆی، یعنی هەر یەکەیان لە ڕەگەزێکی جیاوازەوە هاتوون، بەڵام لە واتادا دژ و پێچەوانەی یەکن. دژیەکی ئەرێ ئەڵێن
ئەوەیە کە ئەو وشانەی دژیەک دروست دەکەن هەر یەکەیان لە ڕەگەزێکی سربەخۆوە هاتبن بەڵام لە واتادا دژ و پێچەوانەی یەک بن. سیرکە وەکو چی؟ دۆست و دوژمن کاڵێ هەرێکیان لە ڕەگەزێکی سربەخۆوە هاتبن، یعنی دۆست شتێکە، دوژمن شتێکە، دۆست لە کۆمەڵی پیت پێکاتوە، دوژمن لە کۆمەڵی پیت پێکاتوە، بەڵام ئەم دووشەیە بەڕێکەوت لە واتادا دژ و پێچەوانی یەکن. بەڵام تۆ دایمە بڵێ چی ئەمە؟ مادەم نیشانی نەفیتیانی وەکو ئەمە نەفینە کاتە پێچەوانەکەشی چییە؟ ئەرێ کاتە ئەمە دژێکی ئەرێ. نمونەی تر نمونەیەکی بادینانیمان هەیە، ئەڵێ چی؟ نێرگزیان شەنگ و مەستن چەپ و ڕاست، ساقییان جام و دەستن چەپ و ڕاست. نێرگزێن شەنگ و مەستن چەپ و ڕاست، ساقییان جام و دەستن چەپ و ڕاست. جارە پێش چەپ و ڕاستەکە چیشی تایە؟ ڕەگەزدۆزی تایە. مەستن ئەمە میمە، دەستن ئەمە دێ. کاتەها لە زۆرۆ لێگەچن بەس لێک جۆری پی داجیاوازن، ئەمە میمە ئەمە دێ، کاتە ئەمە ئەگەمە لەبێ ڕەگەزدۆزی ناتەواویشی تایە، ڕەگەزدۆزی ناتەواوی تایە. بەس ئەوەی ئێمە مەبسمانە چەپ و ڕاست، ئەمە چەپ ئەمە ڕاست. کاتەها وتمان ڕای تو لێفت واتای پێچەوانی یەکن، کاتە ئەم دووشێ مادەم لە واتادا دژ و پێچەوانەیەکن ئەڵێن دژیەکە. جۆری دژیەکەش ئەڵێ مادەم هەرێکیان لە ڕەگەزێکی سربەخۆوە هاتوون، یعنی نەفینین، کاتە ئەمە دژێکی ئەرێ. نمونەی تر هێمن مکریانی ئەڵێ گەلێکم ڕۆژگاری تاڵ و شیرین ڕابوارد، ئاخۆ مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر. ئەڵێ گەلێکم ڕۆژگاری تاڵ و شیرین ڕابوارد، ئاخۆ مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر. چیمان هەیە؟ تاڵ و شیرینمان هەیە. ئەمە تاڵ، ئەمە شیرین. ئەڵێ مادەم لە واتادا دژ و پێچەوانی یەکن دژیەکە، مادەم هەرێکیان لە ڕەگەزێکی سەربەخۆ هاتوون، یعنی نەفینین، کەواتە دژیەکی ئەرەیە. برای محەممەد ئەڵێ مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانجەکەی تانەکەی زیان. مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانج ئەکەی تا نەکەی زیان. پێش دژیەکە ژیان و زیانمان هەیە کە ڕەگەزۆزی ناتەواو دروستەکە. ئەمە لێرەدا ژێ، ئەمە زێ، کەواتە ئەمە جارێ پێش هەموو شتەیە ڕەگەزدۆزی ناتەواوە. ڕەگەزدۆزی ناتەواوە. بەڵام ئەوەی ئێمە هەمانە بۆ دژیەکەکە مردن، ژیان، قازانج، زیان. ئەڵێ مادەم لە واتادا دژ و پێچەوانی یەکن دژیەکە، مادەم هەرێکیان لە ڕەگەزێکی سەربەخۆ هاتوون، بەڵام وتم چی بڵێ؟ نەفینین، کەواتە دژیەکی ئەرێ. چ ڕووناکی بێ، چ تاریکی، چ نزمی بێ یا بەرزی، بەخۆشی بێ و یا بەتاڵی، هەمووی ئەڕوا لەسەر ئەرزی. چ ڕووناکی بێ، چ تاریکی، چ نزمی بێ یا بەرزی، بەخۆشی بێ و یا بەتاڵی، هەمووی
ئەڕوا لەسەر ئەرزی. پێش دژێکە بەرز و ئەرزی تایە، ئەمە بێە ئەمە ئەیە، کەواتە ڕەگەزدۆزی ناتەواوی تایە، ڕەگەزدۆزی ناتەواو. بەڵام ئێمە ڕووناکی، تاریکی، نزمی، بەرزی، خۆشی، تاڵی، هەمووشانە مادەم لە واتادا دژ و پێچەوانی یەکەن کەواتە دژیەکە. جۆری دژیەکەکەش مادەم هەرێکەیان لە ڕەگەزێکی سربەخوات و نوتمان یعنی چینین نەفینین کەواتە ئەمە پێدەوتێ دژیەکی ئەرێ. دژیەکی ئەرێ. نمونەی تر سالمی ساحب قڕان ئەڵێ یارم لە ئەندەروون هات دەستی ڕەقیب لە دەستا غەمناک و شادمانم ڕەحمەت عەزابی هێنا. یارم لە ئەندەروون هات دەستی ڕەقیب لە دەستا غەمناک و شادمانم ڕەحمەت عەزابی هێنا. سەیرکە خوێنکاری خۆش ڕەقیب خۆی یەکێکە لە ناوەکانی خوای گەورە، یعنی لە نەوەتون و ناوەکەی خوای گەورە، بەڵام شاعرانی کورد بە هەڵە لە شعرا بەکارهێناوە وتمان ڕەقیب یعنی چاودێر، خوای گەورە چاودێرە بەسەرمانەوە. بەڵام شاعرانی کورد بە هەڵە بەکارهێناوە بە واتای دوژمن بەکارهێناوە، دوژمن یان ناحەس. باشە؟ طبعا یار کە هاتووە چۆنەڵی خیانەتی لە خۆشەویستەکەی کردووە، هاتووە دەستی خستۆتە ناو دەستی شێوە، دەستی خستۆتە ناو دەستی دوژمنی یارەکەیەوە. لێرەدا یار مەبەست ناکچەکەیە، دوژمن یعنی ناحەزەکەیە. شاعریش خۆی کەسەکەیە کە خۆشەویستەکەی هەیە لەگەڵ کچەکەیە و لەگەڵ یارەکەیە. ئەنجا کە ئەم دیمەنە ئەبینێت لە شوێنەکەیە، یارەکە دەستی دوژمنەکەی گرتووە، بەڵام شاعیر هەر ناومێد نابێت، ئەڵێ غەمناک و شادمانم، ئەڵێ غەمناکم لەبەر ئەوەی دوژمنەکەمم بینیوە، بە شادمانم لەبەر ئەوەی یارەکەمم بینیوە، چکە یاری خۆمە. بۆچی؟ چکە ڕەحمەت عەزابی هێنا. ڕەحمەت مەبەستی یارەکەی ئەی چی بۆ هێنا؟ عەزاب یعنی چی؟ ناخۆشی بێنا. واتە ڕەحمەت یعنی خۆشی یارەکەیەتی، بەڵام یارەکەی چی بۆ هێناوە؟ عەزاب، ناخۆشی بێنا. کەواتە هەسێریکە لێرەیە یار و ڕەقیب ئەبێت، یار و ڕەقیب. ئەنجا غەمناک یعنی دڵ ناخۆش، شادمان یعنی دڵخۆش، ڕەحمەت خۆشی، عەزاب ناخۆشی. کەواتە ئەمانە هەمووی لە واتەدا دژ و پێچەوانیەکن دژیەکە. جۆری دژیەکە ژەڵی مادەم هەرێکیان لە ڕەگەزێکی سەربەخواتن یعنی نەفینین کەواتە ئەمانە دژێکی ئەرێن. بەڵێ شعرێکی تر بۆ ئێرە ئەڵێ چی؟ لە گریەی زۆری من و خەندەی کەمی تۆ هەموو دنیا بووەتە شین و ڕۆڕۆ. لە گریەی زۆری من و خەندەی کەمی تۆ هەموو دنیا بووەتە شین و ڕۆڕۆ. سیرکە چی مانێ؟ گریە یعنی گریان، خەندە یعنی پێکەنین، زۆر لەگەڵ کەم. کاتە یعنی من زۆر ئەگریم، بەڵام مەبەستی شاعیر خۆیەتی ئەڵێ من زۆر ئەگریم، بەڵام یارەکەم کەم خەندەم بۆ دەکا. کاتە لێرەدا گریە لەگەڵ خەندە، زۆر لەگەڵ کەم. ئەمانە لە واتادا دژ و پێچەوانیەکەن دژیەکە. جۆری دژیەکە ژەڵێ مادەم هەرێکیان لە ڕەگەزێکی سەربەخوات یعنی نەفینین کاتە دژیەکی ئەرێ. بینە سەر دووەمیان دژیەکی نەرێ. دووەمیان دژیەکی نەرێ. دژیەکی نەرێ چییە؟ دژیەکی نەرێ بە پێچەوانی دژیەکی ئەرێەوە. لە دژیەکی ئەرێیاوتمان دوو شەکارێکیان لە ڕەگەزێکی سەربەخۆ یعنی جیاواز هاتوون، بەڵام دژیەکی نەرێ هەردووکیان لە یەک ڕەگەزەوە لە یەک سەرچاو هاتوون، بەڵام بەهۆی نیشانێکی نەفییان نەهیەوە بوون بە دژیەک. کاتە دژیەکی نەرێ ئەڵێن ئەوەیە کە ئەو شانەی دژیەک دروست دەکەن لە یەک سەرچاوە لە یەک ڕەگەزەوە هاتوون، بەڵام بەهۆی نیشانێکی نەفییان نەهی بوون بە دژیەک.
دژێکی نەرێ ئەڵێن ئەوەیە کە ئەو وشانەی دژیەک دروست دەکەن لە یەک ڕەگەزەوە یعنی یەک سەرچاوە هاتوون بەڵام بەهۆی نیشانەیەکی نەفی یان نەهی بوون بە دژیەک هاوکو چی؟ هاوکۆم شعرە بەخوازێ نەخوازێ هەردووکی لە یەک سەرچاواتوە لە خواستنەوەاتوە لە خواستنەوە کاری ڕانەبردووی دانانیمان دروست کردووە جاوتمان ڕانەبردووی دانانی بەچی نەرێکێ بنە کاتە ئەم دوو شەیە مادەم لە یەک سەرچاواتون بەڵام بە نیشانەیەکی نەفی بوون بە دژیەک کەواتە ئەمە دژیەکی نەری پێوترێت مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانج ئەکەی تانەکەی زیان ئەکەی نەکەی هەردووشیان لە یەک سەرچاوە هاتوون لە چیوە هاتوون؟ لە کردنەوە هاتوون بەڵام بەوەی نیشانێکی نەفی و نەرێکراون هەچەند ئەمە نیشانی نەفی 100% ئەو نییە ئەمەیان ڕانەبردووی ڕاگەیاندنە ئەمەیان ڕانەبردووی دانانی نەرێکراوە کەواتە ئەمە هەر ئەڵێن دژیەکی نەرێ دروستەکە و زائدەن ئەوەی دواشعر لێرەدا ئەوەیە کاڵین ئەی کوردی جەفا دیدە بەستە قەیدی ئەسارەت نادان بە کوتەک حاڵی دەبێ دانا بە شاعر ئەمە خانە ئەواڵێ ئەڵێ چی؟ ئەڵێ ئەی کوردی جەفا دیدە بەسە قەیدی ئەسارەت نادان بە کوتەک حاڵی دەبێ دانا بە ئیشارەت سیرکە کەڵێ ئەی کوردی جەفاتیدا یعنی ئەی کوردیستەمدیدا یعنی کورد بە درێژایی مێژوو هەر ستەم و ناخۆشی بینیوە ئەی کوردیستەمدیدا بەسە کۆت و بەندی دیلێتی قەید یعنی کۆت بەند ئەسارەت یعنی دیلێتی ئەی کوردیستەمدیدا بەسە کۆت و بەندی دیلێتی نادان بە کوتەک حاڵی دەبێ نادان لێرەدا بە واتای بێعەقڵ دێت بێعەقڵ باشە بێعەقڵ ئەڵێ نادان بە کوتەک حاڵی دەبێ بەڵام دانا بە ئیشارەت دانا یعنی عاقڵ ئامە لێرەدا ئاماژە بۆ پندێکی عەرەبیشە کاڵێ العاقل يفهم بالإشارة بەڵام ئەگەر کەسێ بێعەقڵ بێت ئەبێ بە کوتەک بیکێشی بەسەریا ئەنجا تی ئەگات کەواتە لێرەدا ئەوەی کە ئێمە هەمانە نادان و دانایە واتە عاقڵ و بێعەقڵەکە تۆزێ وشەی بێعەقڵ ئەدەبی نییە لە شیعرا بەکاربێ بۆیە هاتووین واتە پێچەوانەکەی وەرگیراوە هێنا واتە پێچەوانەکەی هەر لە وشە ئەسلەکە لە داناکە وەرگیراوە خۆی ئێمە دانامان هەیە دانا یعنی عاقڵ باشە هەر داناکەمان هێناوە چیمان کردووە واتە پێچەوانەکەی ماڕوتۆ بۆ بە نادانا لەبەرەوەی سێ بڕگەیە نادانا سێ بڕگەیە جا کێش شعرەکەی تێگاوە هاتوین کردومانەوە بە دوو بڕگە ئەم ئەلفەمان لا بردووە بۆ بەچی بۆ بە نادان دوو بڕگەیە ئەو کاتە کێش شعرەکەی تەواو کردووە کاتە ئەم دوو شەیە مادەم هەردووکیان لە یەک سەرچاوە وەرگیراون بەڵام بەهۆی نیشانێکی نەفی وەرگیراون کەواتە ئەمە دژێکی نەرێ بەڵێ ئێتەوانێ بەڵێ ئێتەوانێ بێ ئاگامان لێ بێت بەڵێ خوێندکارانی خۆشەویست ئێستا بچینە سەر دوا هونەری ڕەوانبێژی وەرزی دووەم کە شتێکی زۆر ئاسانە بەڵام لێرەدا من ئەبێ هەر بۆ ڕوونکەمەوە باسی کەم ئەگەر هەموو نمونونەکانی کتێبەکەش نەبێ ئەبێ بیزانێت چکە چەند شتێکی شاراوی تایە
سێم هونەری وەرزی دووەم تێڵکێشە جارێ ئەمە لێسەوە دیسان هەڵە نەکەیت خوێندکاری خۆشەویست ئەمە تێ هەڵکێشە نە تێک هەڵکێشە نە تێڵکێشانە تێڵکێش تێڵکێش یعنی چی؟ یعنی شتێک تێڵکێشی شتێکی تر بکەین چ کاتێک شتێک تێڵکێشی شتێکەکەین ئەگەر ئەم دوو شتە لێ کەوانێ نزیک بن تێڵکێشیەکەکەین ئەوەی ئێمەش مەبەستمانە لێرەدا دیێڕە شێعرێک یان ئاەتێک یان فەرمودەیەک یان پندێکی پێشینان تێڵکێشی شێعرێکی خۆم بکەم بۆ نمونە من شاعیرەکەم فکرەی شێعرێک لە مێشکمایە ئەجا سیر ئەەکەم کەسێک تریژ پێش من هەمان فکرەی کردووە بە شێعر جا بۆەوەی شێعرەکەی من شێعرێکی بەهێز دەرچێ ئەچم نیوە دیێڕێک دیێڕێک شێعری شاعیرەکەی تر ئەهێنم تێڵکێش شێعرەکەی خۆم یەکەم بەڵام ئەبێ شێعرە وەرگیراوەکەی شاعیرەکەی تر لە کەوانەیەدا بنێ مەگەر لە کەوانەدا نێم ئەبێ بە دزی نابێت دزیش لە ئەدەبە لە شێعرە هەبێت یان من فکرەی شێعرە لە مێشکمایە سیرەکەم ئاەتێکی قورئانی یان فەرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەبێ یان پندێکی پێشینان لەگەڵ شێعرەکەیم ناگرێتەوانێ ئەچم ئاەتەکە یان فەرمودەکە یان پندە پێشینانەکە بەبێ دەستکاری یعنی نابێت شعر نابێ ئاەتی فەرمودە بکرێ بۆ کوردی ئەبێ هەر هەمان دەقا عەرەبیەکە بێت لە نێوان دوو کەوانەیە ئەی خەمە ناو هەنداوەکەی خۆمەوە کەواتە بۆی ئەڵێن تێڵکێش چییە؟ ئەڵێن تێڵکێش ئەوەیە کە شاعیر یان نووسەر دێڕێک یان نیوە دێڕێک یان ئاەتێک یان فەرمودەیەک یان پندێکی پێشینان بەبێ دەستکاری لە نێوان دوو کەوانەدا ئەخاتە ناو بەرهەمەکەی خۆی ئیتر ناوی خاوەنەکەی ببات یان نەبات باشە ئاها من دەستکەین ئەمە ئەتوانین بە چەند شێوەیەک تێڵکێش بناسینەوە ئەتوانین بە چەند شێوەیە تێڵکێش بناسینەوە یەکێک لە ناسینەوەکانی تێڵکێش ئەوەیە کاتە ئەبێ هەمیشە بۆ تێڵکێش کەوانەکار هەبێت ئەڵێن چی؟ ئەڵێن ئەگەر نیوە دێڕ یان دێڕە هۆنراوەکە خرا بۆ نێوان دوو کەوانەوە ئەگەر نیوە دێڕ یان دێڕە هۆنراوە وەرگیراوەکە لە ناو هۆنراوەکەدا خرابووە نێوان دوو کەوانەوە بۆ مناڵم چی؟ ئەڵێم دەمێ کۆچبارەکەت ناچێ لە یادم دەبێ وە کوشتمت بشپرسی دادم کە بارگەت بۆ هەوار تێک نا ئەزیزم شکا ئەستوندەگی تاوڵی مڕادم سێریکە ئەڵێم چی؟ ئەڵێم دەمێ کۆچبارەکەت ناچێ لە یادم دەبێ وە کوشتمت بشپرسی دادم کە بارگەت بۆ هەوار تێک نا ئەزیزم شکا ئەستوندەگی تاوڵی مڕادم دەمێ کۆچبارەکەت ناچێ لە یادم دەبێ وەک کوشتمت بشپرسی دادم لە کەوانەیەکە ئەڵێ چی؟ کە بارگەت بۆ هەوار تێک نا عەزیزم شکا ئەستوندەگی تاوڵی مڕادم سێکە خوێندکارانی خۆشەویست من کە ئەم شیعرە ئەڵێم لەسەر یەک کێش و سەروایەمە خوارەوە دەمێ کۆچبارەکەت ناچێ لە یادم دەبێ وە کوشتمت بشپرسی دادم کە بارگەت بۆ هەوار تێک نا عەزیزم شکا ئەستوندەگی تاوڵی مڕادم باشە تۆ چوزانی ئەمەی دوو کەسی جیاوازە لە کاتی خوێندنەوەیە غێری ئەوەی کە من ئەینووسم و مادەم ئەم بەشەیم خستۆتە نێوان دوو کەوانەوانێ کاتە بەم کەوانەیە ئەزانم ئەمە چییە؟ هیچ تێڵکێشە ئەژینا تۆ چوزانی ئەم دوو نیوە دیێڕەی یەکەمیان هینی هەژار موکریانیە هەژار موکریانی هاتووە دێڕە شعری هاوڕێ شعری خۆی هێمن موکریانی هێناوە تێڵکێشی کردووە کاتە نازانم چوزانی
بەس بەڵام بەم کەوانەیە ئەزانی کە ئەمە بەربابەتی تێڵکێشەکەی کەواتە هەر کەوانەکە چەند ئاسانە هونەرەکە ئاسانەکە بەڵام لەگەڵەشەوە بێشتی کەمان لە یاد بێ هەمانە یاد دات یاد داد ئەمە ڕەگەزدۆزی ناتەواویشتێ ئەمەیە ئەمە دێ کەواتە ڕەگەزدۆزی ناتەواویشی تایە. نمونەی تر ساڵی 1930 فایق بێکەس شعرێکی بەناوبانگی پیرەمێرد هەیە هاتووە هەمووی تێڵکێش کردووە 5 خشتەکی لێ دروست کردووە یعنی 5 نیوە دیار لە یەکێ لە 5 خشتەکەکانە ئەڵێ چی؟ ئەڵێ قەدری میلەتان بەجارێشکان نەحەیاتانمانە ناونیشان باری تەعنەتان هاتە سەرشان وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزە وەکیلی شاری خامۆشان. سێم قسەیەکە ئەڵێ قەدری میلەتان بەجارێ شکان نە حەیاتان ما نە ناونیشان باری تەعنە یعنی گلەیی باری تان هاتە سەرشان لە کەوانەیەکە ئەڵێ چی؟ ئەڵێ وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزە وەکیلی شاری خاموشان. باشە خێڵکارانی خۆشەویست ئەگەر من ئەم دێڕە شعرە ئەم 5 خشتەکیە ئەم بەشێ نەخستاتە ناو دوو کەوانەوە ئەم کەوانەیە تۆ چوزانی ئەم سیانەی یەکەمیان هینی فایق بێکەسە یعنی باوکی شێرکۆ بێکەس ئەمەشیان هینی پیرەمێردە کەواتە ئالێرەدا بەوەی ئەو کەوانەوە ئەزانی کە ئەمە بەربابەتی تێڵکێشەکەیە. بەڵام خوێندکاری خۆشەویستێکی زۆر گرنگمان هەیە ئاگاتان لێبێ ئالێرەدا تێبینی و بە هەڵبژاردنیش لە تاقیکردنەوەی وزاریە هاتوتەوە ئەویش ئەوەیە کە ئێمە کە ئەڵین 5 خشتەکی یعنی 5 نیوە دیار زۆربەی زۆری 5 خشتەکەکانیش دوو کەسی جیاوازن یعنی شاعرێک هاتووە 5 خشتەکی لەسەر شعری شاعرێکی تر دروست کردووە ئەم 5 خشتەکەش کە دروست ئەکا سیانی یەکەمی یعنی سێنی و دیێڕی یەکەمی هینی خۆیەتی شاعرەکە وەکو وێرەی فایق بێکەسە دوانەکەی ئەخیریشی وەرگیراوەکەیە کە شاعرێکی تر وەریگرتووە کەواتە ئالێرەیە ئەبێ ئاگامان لێبێ ئەڵێن چی تێبینێکی گرنگ هەیە هەموو 5 خشتەکی شعری شاعرێک لەسەر شعرێکی شاعری تر کە دروستیەکات بەربەر بابەتی تێڵکێشەکەیە کەواتە هەڵبژاردنەکە بەم شێوە هاتووەتەوانەیە ئەڵێ 5 خشتەکی شعری شاعرێک لەسەر شعری شاعرێک تر بەرچە هونەرێکی ڕاوەنبێژیەکەوێت تۆ بێ تێڵکێشەکە هەڵبژێریت یعنی بەر هیچ شتێکی کە ناکەوێت بەر تێڵکێش چکە دوو کەسی جیاوازن و تێڵکێشمان کردووە. ئەمە یەکەمیان وتمان بەهۆی چی؟ بەهۆی نیوەدێڕیان دێڕەهۆنراوە وەرگیراوەکەوە. دووهەمیان ئەڵێن ئەگەر ئاەتێک ئاەت مەمەسمان ئاەتی قورئانە ئەگەر ئاەتێک یان فەرمودەیەک هەر بە دەقە عەرەبیەکە لە ناو هۆنراوەکەدا خراوە نێوان دوو کەوانەوە ئەگەر ئاەتێک یان فەرمودەیەک فەرمودەی مەسمان حەدیثی پێغەمبەر درودی خوا لەبێ فەرمودەیەک هەر بە دەقە عەرەبیەکە لە ناو هۆنراوەکەدا خرابووە نێوان دوو کەوانەوە هەڵێم چی؟ ئەڵێم ڕۆژێ فەرمووت لەیسە للئینسانی ئیلا ما سعى هیچ کەسیش هێندی فەلاح ئیشکێڵانی نییە ڕۆژێ فەرمووت یعنی خوای گەورە فەرمووی چی فەرموو؟ لەیسە للئینسانی ئیلا ما سعى هیچ کەسیش هێندی فەلاح ئیشکێڵانی نییە سێریکە
ليس للإنسان إلا ما سعى أما آيته وبزمان عربيشة زمان عربيشة وخرايشة تنيوان دوكا وأنا زائدا نايخاونك الشيء وكاتا أعمان حرهم أزانك أما تيالكيشة باشا يعني أجا فرمودة بسمان حديثك بيغمر دولي خوالي به نمونيك مان هي على بوشي فرمويتي نبي أمين اطلبوا العلم ولو بالصين بوشي فرمويتي نبي أمين على كوانيك عليه اطلبوا العلم ولو بالصين طبعا اطلبوا العلم ولو بالصين اما فرمودي بيغمر دولي خوالي به هاتنا على فرمودك صحيح يجنيه يعني بناي بيغمر ودان راوه باشا انجا بزماني عربيه وزائدا هالا كوانيه كوانه وزائدا على فرميتي كفرميتي نبي يعني ما بسمان بيغمر دولي خوالي به كاتا اب معناها ازانك اما بربابتي تيالكيش سيم ناسينەوە و دواناسیینەوەی تیالکێش ئەوەیە کاڵین ئەگەر پەندێکی پێشینان لە ناو شعرا خراببوو نێوان دوو کەوانەوە ئەگەر پەندێکی پێشینان لە ناو شعرێکدا خراببووە نێوان دوو کەوانەوە واتە سێرکە خوێنکاری خۆشەویست ئەم خاڵە گرنگە زۆر ئاگالێ بە کە تێبینیشم هەیە لەسەری ئەبێ پەندی پێشینان لە ناو شعرا بێت بەتەنیا نەبێت ئەگە بەتەنیا بوو نابێت بە تیاڵکێش دوایی بۆت باسەکەم ئەبێ پەندێکی پێشینان لە ناو شعرا بێت ئەنجاوێ بە تیاڵکێش نابێت پەندی پێشینان بەتەنیا بێ بۆ ماڵێ چی ئەڵێ جاهیل زلیش بێت وەک کەندووی بۆشە دەنگی دەهۆڵیش هەر لە دوور خۆشە ئەڵێ جاهیل زلیش بێ وەک کەندووی بۆشە لە کەوانەیەکە ئەڵێ دەنگی دەهۆڵیش هەر لە دوور خۆشە سیرکە لێرەدا دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە ئەمە پەندی پێشینانە باشە ئەم پەندە پێشینانە بە تەنیا خراوەتە نێوان دوو کەوانەوە لە چییە لە شعرەکەیە کاتە ئەم پەندە پێشینانە مادەم لە ناو شعرەکە هاتووە کاتە ئەماڵین تێڵکێشە و زائیدەنەوە شتی کەشی تایە بۆش خۆش بۆش خۆش ئەمە لە زۆر ڕۆلێگەچن بەس ئەمە بێ ئەمە خێر کاتە چی کەشی تایە ڕەگەز دۆزی ناتەواویشی تایە ئەڵێ جاهیل وەک چی وایە وەک کەندوو کاتە جاهیل چێنراوە بە کەندوو کاتە ئەمە لێچوو ئەمە لەوچوشی تایە ئەمە ئەوزارە کاتە لێکچواندنیشی تایە زائدن یەک تێبینیم هەیە لێرەدا خوێنکاری خۆشەویست ئاگال لەبێ وتمان پەندی پێشینان ئەبێت لە شیعرا بێت ئەنجاوێ بە تیاڵکێش بەڵام ئەگە پەندی پێشینان لە شیعرا نەبوو بە تەنیا هاتەوە نابێ بە تێڵکێش تۆ تێڵکێش یعنی چی یعنی دووشت تێڵکێش یەککەیت دووشت تێکەڵاو یەککەیت بەس خۆیت بە تەنیا پەندە پێشینانەکە بێتەوانەیە ئەمە نابێ بە تێڵکێش ئەبێ بزانین چه هونەرێکی تریتیایە لە ئیمتیحانی بەکەلۆریا ئەمە هاتوتەوانێ ئەڵێ چی ئەڵێ دنیا ببێتە بۆست دوژمن نابێتە دۆست سیرکە ئەمە پەندی پێشینانە ئەمە نەخراوەتە نێوان دوو کەوانەوە یەکێ لە هەڵبژاردنەکانەوەیە ئەم پەندە پێشینانە بەرچە هونەرێکی ڕاوەنبێژیەکەوێ یەکێ لە هونەرەکان تێڵکێشە تۆ یەکسەر ڕاکەیت ئەڵێ تێڵکێشە نەخێر مادەم ئەمە نەخراوەتە ناو شعرە بەتەنیا تۆ لە شعرانیە کاتە بەر تێڵکێش ناکەی بزانین چی هونەرێک تری تایە چی تایە سیرکە جارێ ئەمە دوژمن و دۆستی تایە
دژمن و دۆست ئەمە دژیەکی تایە دژیەکی ئەرێ باشە چی تایە بۆست و دۆست بۆست و دۆست ئەمە بۆست و دۆست ئەمە بۆست ئەمە دۆست لە زۆر لێگەچن بەس ئەوەی ئەمە بێ ئەمە دێ کاتە ئەمە ڕەگەز دۆزی ناتەواویشی تێدایە ئەمەش هونەرە ڕەوانبێژەکانی وەرزی دووەم خوێندکارانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی گشت وانەکانی وەرزی دووهەمی پۆلی دوازدەیەمی ئامادەیی بە هیوام لەم کاتە سەختەیە توانی بێتم خۆشیەک بخەمە سەر لێوانتان و هیوادارم بتوانن ئەم وانانەی من وەکو خۆی وەرگرتنەوە و ببێتە ئەوەی کە نمرەیەکی بەرز بۆ خۆتان و سەربەرزی خانەوادەکان بەدەست بێنن خواتان لەگەڵ بێت بەخواتان سپێرم